سڵاو بنێرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێی دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامی ئەم جارەی دەنجی خەڵک باز لە تووڕەبوون دەکەین لە مانگی ڕەمەزاندا با بزانین چەند گرنگە لە مانگی ڕەمەزاندا لە کاتی بەڕۆژووبووندا دان بە خۆماندا بگرین و تووڕە نەبووین لەگەڵ هاوڵاتیانی خەزای بەردەڕەش گفتەوە دەکەین ڕاو بۆ چوونیان بۆ ئێوە دەگوازنەوە فەرموو بینێریەم بەرنامەیە بن. سڵاتان بخير من سرتاي من خوش بسرتاي من بخير روجي قلتنا والله الحمد لله زوزر باشن فرحم كان الحمد لله زوزر باشن باز لە تووڕەبوون دەکەین لە مانگی ڕەمەزان خۆ تووڕە دەبێت والله خۆم ناوەڵا زۆر پێشم ناخۆشە بەڕاستی ئەو مانگە مانجی سەبرە مانجی تەحەمولە مانجی وەخۆی ڕەمەزان مانایەکەی وایە ئەوەلوها سەبر و ناوەندەکەی بابرن ڕەحمەتە و ئاخیرەکەش عتق من النار واتە ئینسان دەبی دائیمەن سابر بی لە هەمووی شەک خاستن لە مانجی ڕەمەزان لە مانجی ڕەمەزان لە بەروی کابرا زجی برسیە وڵا ئەحسابی هەستا ئەحسابی دو سەردەستی شتێکی زۆر غەڵەتە بەڕاستی زۆر باوە یعنی لە کاتی ڕۆژی گرتنە بەڵێ هەست پێ دەکەم من لە ناو خەڵک داوشتانە هەیە بەڵام ئینسان لۆ خۆی بەڕۆژی دەبی لۆ عملی خۆی بەڕۆژی لۆ کەسێکە بەڕۆژ نابی ئەگەر هاتوو وا هەست بکاتن وڵا ئەو بەڕۆژیەکەوا خوالی خۆش دەبی و بچی خۆی لەوەی تووڕە بکات و لەوەی عادز کات و دائیمەن بە تووڕەبوون بێتە ناو بازاڕی ئەو شتەیە زۆر دیاردەشی ناشینە بەڵکو هیچ لۆ نامێتەوە ئەو خێری کە پێ دەڵێن ڕەمەزان هیچ لۆ نامێتەوە چونکە ڕەمەزان معنای سەبر معنای تەحەمل ڕۆژی گرتن فێری ئەوەمان ناکە کە سەبر و تەحەمولمان هەبی لە بەرامبەر ئەو کێش و گرفتانەی کە دێتە بەردەما وەکو خواردنە خۆ باڵێن زاڵبوونە بەسە تووڕەبوون بالضبط بەخۆی ڕۆژی گرتن مانای سەبرە بگوتمەوە عنی ئینسان بەڕاستی ئینسان لە کاتی بەڕۆژبووندا دەبی سەبرەشی وای هەبیتن وەکو سەبری ئەیوبان پێدرێن کاتی کە دەستەوە ماڵ دەبی ئەو خواردنەی پێ احتیادی بی کە ڕۆژەکانی دی هەبووە لە خێزانی هەروەتر نە هەردەم مەشاکل و ناخۆشی و تووڕەبوون و ئەوە لۆ خواردن ئازرن ئەوهانیە کاکات و لۆخوای بەڕۆژی وتی ئەنی ئێستاما بەڕاستی زۆر ئەو شتانەمان هەیە باوە ناو خەڵک توش باشت لەوانێت بزانین کە خەڵک زۆر لە مانجی ڕەمەزانە خۆی تووڕە دەکا کاکە شتەشی زۆر غەڵەتە ئەگە بیوێ خوا خێرەکەی لۆی گەورە بکات و لە ناو خەڵکیش ببتە ئینسانێکی بە تەحەمل بەوە دەبی سەبری هەبی ڕاستی تووڕەبوون لە وەختی فتارە ینی پێش فتارە ئەو کێش و گرفتانە زۆر ڕوو دەدانێ خەڵکەوەکەوە دەڵێ برسیتی توێنیتی چەند گرنگە دان بە خۆماندا بگرین ها دەبین لەو کاتە زۆر چاکە بەڕاستی دەبی دان بە خۆتدا بگری خاستن دانی هێواران ئێستا من ناو بەردەڕەشی هێواران دەبتە ساوە لێدان و هۆڕ لێدان و چییە وڵە درەنگە بچنەوە مالەوە بگەینەوە ماڵی یانیش لە ماڵی لۆ خواردنەکە ئازاد نییە یانیش مەلاو ئەو لۆ چ بوو بانجینەدا تەماشا سەعات دەکە بەڕاستی ئەو سلوبانە وسلوبی ڕۆژیوان نییە وسلوبی ڕۆژیوان دەبی لەو کاتەنە زۆر هادەتر بی چونکە ئێمە چ دەکەین یانی تەماشاکەین لە زۆربەی دەوڵەتەکان دوو جەم خواردن هەیە هەندێک دەوڵەتە من دەزانم کە یەک جەم خواردن هەیە ئەنی ئێمە بەس سەبری دەوێت تەحەمل بکەیت چون یانی ڕۆژوگرتن وەکو ڕۆژەکانی عادی وشی جارانە هیچ مشکلەی نییە ئەتو نانی سوبەنەکەی قچەک زووتر دەخۆی نانی وارەکەش دەخۆی دەبنێتەوە یەک جەم ئەو جەمە یانی مەشاکلی لۆ پێیا دەکەی بەڕاستی لە دەوڵەتان من زۆر دەوڵەت گەڕامە لە هەندێک دەوڵەتان بەخوای دوو جەم هەیە هیچ جارێک سێ جەم نەبووە مەمە لە کوردستانی خۆمان سێ جەم و بەڵکو زیاتر هەیە چوار جەمیش هەیە هەرێ وەڵا سڵاتان سڵاو بەخێر بن لەگەڵ ڕۆژی گرتن ناچۆن وەڵای لەخوای بە زیادی زۆر باش هەر باش من باس لە تووڕەبوون دەکەین چەند گرنگە مرۆڤ لە کاتی بەڕۆژبووندا موسڵمانەکان دان بە خۆدا بگرن لەسەر خۆ بن بەڵێ پێشەچی بەخێر بن بەڕاستی مانجی ڕەمەزان بە تایبەت لەو ساڵدا بەڕاستی مانگێکی ئەوەندە جەوەکەی خۆشە ئەوەندە جەوەکی با بڵێن فێنکە ینی لە چەند ساڵی ڕابردوو بەڕاستی زەوی ڕەمەزان تۆزە گەرم و بەڵام لە ئێستا نەخێر جەوەکەی ئەوەندە خۆشە ینی خەڵکانێک ڕەمەزان ینی
پێیان وایە کە بە ڕۆژی دەبن هیچ مادیبوونێک بەو ڕەمەزانی وە نابینن لەبەرەوەی زەوەکەی بەڕاستی زەوێکی تەبیعیە زەوێکی زۆر زۆر خۆشە لای گەرما بەرز نییە بۆیە بەڵام بە تایبەت خەڵکانێک هەنا تۆ دەبینی کە بۆ نمونە بەیانی زوو هەڵدەستن ئیشوکاریان زۆرە دەکەونە بۆ نمونە لەگەڵ خەڵک تاوتویان هەیە لەو کاتانەدا زۆر جاران دەبینی تووڕەبوون دروست دەبی بەهۆی ئەوەی ئەو کابرایە کە بە ڕۆژیە تێنیە برسیە تووڕەبوونێک دروست دەبی ینی جاری وێ لەسەر شتێکی بەسیت ئەو کەسە تووڕە دەبی بۆیە دەبی خەڵک دام بەخۆیان بگری لەبەرەوەی مانجی ڕەمەزان مانجی خێر و بەرەکەتە مانجی ئەوەیە کە ئینسان دام بەخۆی بگریوە تەعات و ڕۆژی و نوێژ و عیبادەتەکەی قبول بێ کە تۆ بە ڕۆژی لە سبەینە تا ئەوارێ ئەو زمانت دەگری بۆ ئەوەی ئەو دەوت دەگری بۆی خواردن و خۆتینی دەکەی خۆت برسی دەکەی لە هەمان کاتە تو لەگەڵ خەڵک نوعیمت خۆش نەبی و تاوتێت خۆش نەبی لەو کاتە یعنی تو هیچ خێرێکی وا بەدەست ناینی بۆیە دەبێت ئینسان تەعاملی هەبێت ڕۆژی گرتنەوەمان فێر ناکە کە لە کاتی برسیدا لە کاتی تووڕمەدان بە خۆماندا بگرین یعنی وەکو ڕاهێنانەکە بێمە دەکە یعنی کە ئێستا کە دەبینین زیاتر وەختی بەربانگە پێش بەربانگ زۆر ئەو حاڵەتانە ڕوودەدا لە کاتی ترفلایەتەکانی یاخو لە ناو بازاردا ئەو حاڵەتانە زۆر ڕوودەدان بەڵێ خۆی ناعیەی توبی باز دەکات دەلێت هەتا دەڕۆژی تۆ ئەو جسمە وردە لە ڕۆژبوون ڕادێ ئەو جار لە ماوەی ئەو دەڕۆژە یعنی بە پێی نەفەرەکە جاری وەیە ینی تووڕەبوون دەستە لە شیەوە ئەو وردە لە ماوەی ئەو دەڕۆژە تا ئەو جەستەیە لە برسێتی ڕادێ ئەو تووڕەبوونەش دێتە خوارێ بەڵام دانگرتن بە خۆتە تۆ ڕەمەزانە تۆ بۆ ئەوە بە ڕۆژیبی کە تاعات و عیبادەت بکەیت تاعات و عیبادەتەکەت قبول بێ کە لە هەمان کاتدا دام بە خۆت نەگری و تووڕەبی و لە بەرامبەر خەڵکان نوعیمت خۆش نەبی ینی ئەو کاتە هیچ تاعات و عیبادەتێکت بەو شێوەیە قبول نابێت و لە هەمان کاتدا گوناحی چێژ دەکەی کە خۆت لە خەڵک تووڕەکەی سڵاتانە بێعاد ڕابکە لە مانجە ڕەمەزان تووڕە نەبین و دان بە خۆمان دابگرین بە خودێ لازمە زۆر دان بە خۆمان دابگرین ڕەمەزانە ئینسان بە ڕۆژیە تێنیە برسیە خاص جگارە کێشەکان زوو تووڕە دەبن ئەوەی جگارێ دەکێشی زوو تووڕە دەبیت یەکۆم بە خۆمەوە تۆمە ئینسان لەسەر خۆی بلێت پاشی لەسەر عالەمەکە ئارێوەڵە بەس ئینسان لازمە سەبری هەبیت تەحملی هەبیت دەبی بڕۆنێ مقابلت کابرا هەیە مشکلێکی لە ماڵ هەیە دەرچێ دێتە کەنت ئەتوش لێ تیرە دەبێ و تیرە دەبی نابێتەوە تۆ ڕەمەزان ئەوەمان فێر ناکە کە دان بە خۆمان دابنی لە کاتی برسیتیدا لە کاتی تووڕەبووندا فێری ئەوەمان بە فێرە هەمووان دەکات تەحملی برسیاتی دەکەین تەحملی تێنتیەتەکەین بەس خاص جگارە کێشەکان کاریگەری زۆر کرد گەلە زۆرە نەکویستەوەش نسبێن الحەمدلله وڵا نە برسیمانم نە تێنیمان هەر بە حەز بە ئاویش ناکەین چکن دنیا زۆر فێنکەم باش کە دەبینی زیاتر لە کاتی بەربانگان ئەگەر هات و باڵێن خەڵک پێکەوە هەموو ڕۆی دەچێتەوە ماڵەوە یاخود لە کاتی شتکردڕینە ئەو کێش و گرفتانە زۆر ڕوو دەدێتە پێش کەسانی کارکە خۆم دێتیتم دوونێ و پێرێ خاص ڕۆژە ئەوەل سیباقە سیارە بوو خۆم لە مووسڵ داهاتمەوە عنی سیباق بە سیباق بەس کارە بەس دێگە بەس گەمە مالۆ فتارێ بەس بۆ فتارێ فتارەکەی دەکەی هەردادنی چ ڕۆژی تر دێتەوە دوانێ دێتەوە سێ دێت تو هەر فتارەکەی دەکەیەوە بەس مستعجلە طبیعەتی عالمەوە هەیە مستعجلە دەڕوات مستعجلانە وانە کە کێش و گرفتمان و کێشە دروست دەبی چەند کابرا سەریع دەڕوات سارەی دەعم دەکات قەلب دەکاتەوە نەفرێکی دەعم دەکات کێشەکان لەسەر شتی بەسیت گەورەش دەبێت دەبێت طبعا خۆی چی دەڵێت لەسەر یەک قسەی غەڵەت کێشە گەورە دەبێت یعنی دەعمەکی بەسیتە دەکەی دەبتە مشکلە دەبتە شەر دەبتە جون هەرێ مشکلە چا دەبێتن لەو مانگەی لێبوردەیی بین یعنی دڵمان گەورە بێ فراوە مانگە مانجی لێبوردەیە مانگی ئاشتەواییە بەس دەبیت چیە عالەمەکە هێشتا لەسەر ڕانەهاتووە هێشتا لەسەر ڕانهاتووە هێشتا مایتمە بگەینەوە حەدەی خۆشت هەوڵداوە تووڕە نەبی بە خودێ باوەڕکە لە یەکەم ڕۆژ ڕەمەزان یەکدا تووڕە بوومە ئەوی شوادام بە خۆمدا دەگرم ئەوش پەشیمان بووە لەگە تووڕە بووم ئەو لەگە برادری چ خۆم تووڕە بووم بەس پەشیمان بووم فەوری داوای لێبوردنیش لێ کرد بڕیارەکە داوە بەستەنا بۆ مانجی ڕەمەزانی هەموو مانگەکان دەبیت هەمووی بەس مانجی ڕەمەزان فێرمان دەکات دەبی ساڵ بە ساڵ کامل یعنی ئینسان ڕۆژ لۆ دەرەی ڕۆژ بە ڕۆژ ئینسان دەبی فکرێک وەرگریتن
ڕۆژ بە ڕۆژ ئەمەدان بە خۆمان دابگرین بەس نییە مانجی ڕەمەزان پشتی ڕەمەزان پشتی عیدێ ڕەمەزان دێتەوە ڕەمەزانێکی دێتەوە مەس مانجی ڕەمەزان تاعەت و عیبادەت بکەین نەبی ئەوە سلااو کاک محەممەد بەخێر بێن سەرچاو لەگەڵ ڕۆژی گرتن ناچە الحەمدلله وڵی گەلک باشە و گەلک خۆشە الحەمدلله تووڕەبوون لەو مانگە تووڕە دەبێت یاخۆدنا لە کاتی ڕۆژێگرتندا بەخوای تووڕەبوون هەر دەبێتن بەڵام کاک محەممەد خەڵک پێویستە بە تایبەتی لە مانجی ڕەمەزان زۆر دان بە خۆی دابگریتن زۆر خۆی بگری لەبەر ڕۆژیگرتن مانجی ڕەمەزان مانجی ڕەحمەتە مانجی لێبوردەییە خەڵکانێک پێویستە لەبەر خاتری ئەم مانگە پیرۆزەیە لێبوردە بیتن مانجی ڕەحمەتە ئیشەڵا دووبار ئەوەی کە خەڵک تحمل بکە یعنی لە مانجی ڕەمەزاندا تووڕە نەبێت یعنی دان بە خۆدا بگری ئێستا کە دەبینی زیاتر لە کاتی بەرەبانگدا خەڵک زۆر تووڕە دەبێت هەڵدەچی یعنی لەسەر شتێکی بەسیط بامونە قسەیکردنێکدا کێشەگرفت لای کاک محەممەد خەڵکان بە تایبەتی لە مانجی ڕەمەزان تووڕەبوون زۆر پێوە دیارە بەهۆی برسیەتی بەهۆی تێنی بوون پێویستە خەڵک لەم مانگە پیرۆزەدا چەند دام بەخۆی دابگری هەر کەمە کە بێ دەچێتن بەرە و مەغرب بەرە و برسی بوون دەچێتن هەر قسێکی لەگە بکەی هەر قسە لەگە خەڵک بکەی تۆڕە دەبی بە شێوەیەک لە شێوەکان جواب بداتەوە ئەو دیاردەیە زۆر هەیە لە نەوێمە باڵێنکی زۆر زۆرەشی ئەو دیاردەیەکی زۆرە هەر لە مانگەکانی تریشە بەڵام زیاتر لە مانجی ڕەمەزان زۆرترە بەهۆی برسیەتی و بەهۆی تێنیتی لە مانجی ڕەمەزان بە دەردەکەوێت هەرچەندە کە ئەکید بێگومان لە مانجی ڕەمەزان ئەو دیاردەیە زیاتر بەردەردەکەوێت خۆت باسی خۆتمان بۆ بکەیت وڵی خۆمە الحەمدلله تا ئێستا تۆڕەبوونمان پێوە دیار نییە الحەمدلله گەلک باش بەڕێوە دەچێت تووڕە نەبوو ناوەڵا تۆڕەبوون هیچ الحەمدلله زۆر باشە تا ئێستا باش مانجی ڕەمەزان فێری ئەوەمان ناکە دان بە خۆماندا بگرین لە کاتی برسیتی و لە کاتی تووڕەبوون و سەبر و تەحملمان هەبێ لە شتەکان بێگومان کاک محەممەد مانجی ڕەمەزان هەروکو گوتمان مانجی ڕەحمەتە مانجی لێبوردەیە فێری ئەوەمان دەکات دان بە خۆماندا بگرین فێری ئەوەمان دەکات لێبوردەی بین مانجی ڕەمەزان مانجیی زۆر پیرۆزە وەک لە مانگەکانی تر پێت باشە تووڕەبوون لە تەنها لە مانجی ڕەمەزانە بێ یاخۆ هەموو مانگەکانی دیکە خی پێم باشە تۆڕەبوون هەر لە ئەسڵەوە نەبێتن کاک محەممەد نەک تەنها لە مانجی ڕەمەزان لە مانجی ڕەمەزان زیاتر ئینساندان بە خۆی دابگری بەڵام پێم باشە تۆڕەبوون هەر نەبێتن بە یەکجاری ئەبەت بە هیوای ئەوەین کە نەمینێت ئینشاءڵڵا ئێمەش بە هیوای ئەوەی ڕەمەزان ئینشاءڵڵا بە هیوای ئەوەین تۆڕەبوون هەر نەبێتن بە یەکجاری کاک محەممەد چونکە دیاردەیەکی زۆر ناشرینە کێشەگرفتمان زۆر لۆ پیا دەکەون بە تاکید کێشە و گرفتیی یەکجار زۆر دەدینین لەسەر کێشێکی تەنها زۆر بچوو کێشەیەکی زۆر گەوری بە دوای خۆداینی تۆڕەبوون ئەگەر لیبوردەیبین لێبوردەیبین حتمما بەشەر کێشە و گرفتیش نابیتن ژیان زۆر بەخۆشی دەبیتن کاک پەیوەندیەکانمان زۆر جوانتر دەبیتن بەرێوەڵە بەێ مانجی ڕەمەزان فەرقی هەیە نەوەکو مانگەکانی دیکەیە تیمالە زۆر دەوڵەمەندیش حەز بە فەقیری دەکات و برسیاتی دەکات لەوە سا دەکات ینی فعلەن برسیاتی هەیە ئەو ڕەمەزانە خێر و بەرەکەتە گە لەو مانگەی دان بە خۆماندان بگرین تووڕە نەبین خاستان کە دەبینێن ئەوان و کەسانی کە بە ڕۆژون لە پێش بەربانگە تووڕە دەبن و هەڵدەچن یعنی هەندێک جار لەسەر کەلیمەیەکی یاخود لەسەر وشەیەک کێشە و گرفتەکان گەورەتر دەبن بەڵێ ڕاستە ئەوە مانگی ڕەمەزان ئینسان برسیە زۆر تووڕەیەوە قەومایە پێشان بەس ئینسان دەبی سەبری هەبیت نابیت تووڕە بیت هەر ئەوەش یەک لەحزەیە دوای بخۆت پەشیمان دەبیەوە ینی دوای ساعتی دەکردی خۆزی ئەوی شەم نەکردەوە تووڕە نەبامەوە هەر یەک لەحزەیە بەس پێشێک سەبر و تەحەملت هەبیت هیچ نییە دەستا چیمان پێ دەڵێ لەسەر تووڕەبوون چەند گرنگە موسڵمانان ئەو کەسانی کە بە ڕۆژون تووڕە نەبن وڵی تووڕە نەبوون پێش یەکەم تشت ئینسان کە بە ڕۆژی دەبیتن
اتو صبر للرحمن اتو بروج دبي لو خوا طبعا دبيتن تحمليش بكايو وزوج امروف توشي اشتك دبيتن بالمقابله كت دبنينا حقها او كاد بيدام بخود دابني وتحمل كيو بۆ خۆش بە ڕۆژ دەبی باشە چەند گرنگە لەو مانگەی لێبوردەیی بین بامڵێن ئەگەر هاتوو کەسێک بامڵێن تووڕە بوو لە بەرامبەر ئێمە دان بە خۆماندا بگرین ئەمەش هەڵ نەچینە بەرامبەر بێگومان ئەگەر تۆ بەخشندنەی بخوا ناتبەخشیتن گەر بەم مقابلی خۆت نەبەخشی خوش ناتبەخشیتن خوا دێت ببەخشە با پێت ببەخشم وایە چەند گرنگە لەو مانگەش هاوکاری یەکتر بکەین هاوکاریەکانمان بەردەوام بین ئەو مانگە هەژارەکان بگرین ئێوە مانگە مانگی خێر و بەرەکەتە ینی کە تۆ برسی بیت هەست بە برسێتی فەقیر دەکەی مقابلی خۆت دەزانی ناخۆش شتەکە دەستان باسی ئەوەمان بۆ بکە تووڕەبوون چەند گرنگە لە مانجی ڕەمەزاندا تووڕە نەبینی و دان بە خۆماندا بگرین واللهی تۆڕەبوون ینی دەبی زۆر ئاگات لێ هەبی تۆڕە دەبی ینی مەجال بدەیت ها دەبی لە سەرە خۆبی گەلک تۆڕە نەبی چکار مانگەی مبارەکە پیرۆزە زۆر مانگەی پیرۆز مبارەکە و گەورەیە لەکن خوش زۆر گەورەیە مانگە تو ها دەبی لە سەر چکە بە ڕۆژە دەبی لۆ خخوای بە ڕۆژێک کە خێرەکەت بگاتێت کەگە تۆ ڕژ بووی خێرەکەت لە دەستدا تەوا دەبیان استفادە لێ نەکرد دەگەیت جێکی تو لە سەرە خۆ بە سەعارەکە مەسەن دێتە پێشت زۆر هۆرنی لێ نەدا زۆر ئەزیەت خەلکی نەدا زۆر یعنی تشتێکە هەیە خاص لە مال لەگەر منداڵەکان لەگەر خێزانت هاروکاربی لەگەلی نەبی زۆر ئەزیەتیان بدەیت زۆر تۆڕەبی لەگەریان دەبی هادەبی لە سەرە خۆ بەینی مانجی ڕەمەزان فێری ئەوەمان ناکە کە دان بە خۆماندا بگرین و تەنها بۆ مانجی ڕەمەزانیش نەبێ هەر و 11 مانگەکەی دیکەش هەمان هەڵوێستمانە بەێت طبعاان بەرێ وڵا دەبی فێرە هەموو تشت دەکات مانجی ڕەمەزان فێرە هەر هەموو تشتەکە دەکات سەبر برسی بوون هەر هەموو تشتە فەقیری هەر هەموو تشتە دینداری دەبی لە مانکان دیش هەر ئەو هابی بەردەوامی لەسەری نا هەر لەو مانگەی سەبرت گرت و تا لە مانکان دیکە دەست پێ بکەوە تۆ ڕەبوون ئەوە نابێت کە دەبی هەموو مانکە و چێک ڕاگرێ خاص مانجی ڕەمەزان دەبی زۆر ئاگات لە خۆ هەبیتن بەڕاستی بەداخەوە زۆر کەسەنە زوو تووڕە دەبن بەڕاستی ئەو خێر و پاداشتان ناگاتێکە لەلایەن خوا بۆیان دیاری کراوە هەموو کەسێک بەڕاستی ئەگەر بێت و دان بەخۆی دابگرێت هەمووی چەند سەعاتێکە بەڕاستی وا بکات خوای لە خۆی ڕازی بکاتن شتێکی زۆر زۆر گرنگە ئایا نییە بەڕاستی کە تۆ لەسەر شتێکی کێشەی بەسیت بەڕاستی بکە شەڕ و هەرا لەگەیگان شوفێرێک هۆرنی بۆ لێداوی ئایا ڕێگای بەنەداوی ئایا لەسەر شتێکی نەبوونی ینی شتێکی وان نییە کە تۆ باسی بکەیت تۆ لێ تووڕە بوویت و زوو بەڕاستی تەهەجوم بکەیت سەری ئەوە شتێکی زۆر زۆر بەڕاستی ئەوە ناکە کێشەکانمان زیاتر گەورەتر بکات و ناخۆشتر بکات چەند گرنگە لەم کاتانادا لێبوردایی بین ینی سەبر و تەحەموولمان هەبی لی خۆش بین بەڵێ بڕوا بکە ئین الله عەفوون کەریم تحب العەفو فاعف عنا بەڕاستی خوا لێبوردەیە ئینسان لێبوردەشی زۆر زۆر خۆش دەوێت هەموو کاتێک بەڕاستی ئینسان وا بکاتن ئەوەی مقابلە خۆی لە خۆی ڕازی بکات کە تۆ ئەوەی مقابلە خۆت لە خۆت ڕازی کرد خوا لە خۆت ڕازی دەکەی پێت باشە لەو مانگەیدا دان بە خۆماندا بگرین و ناڵین تەنها لە مانجی ڕەمەزان بەڵکو لەو 11 مانگەکەی دیکەشدا هەیە بە هەمان شێوێ بین هەموو کاتێک ئینسان بەڕاستی یعنی شتێک لە مابینی خۆی خوا هەبیتن ئەو عەبلە هیچ کاتێک نەپسێنی قەی ناکە کابراایکی قسەی پێگوتی لێی خۆش بە لەبەرچی لێی خۆش بە لە بە مانجی ڕەمەزان ئەگەر ئەتۆ لەوانەیە تااقەتی و زیاتری شەبیت و لەوان لەگەرشی بە شەربێ و بە سەرکەوتوبی لە بەرامبەری بەس نا تو لێی خۆش بە لێ بوردە بەگەر لێی خۆش بی بەڕاستی خوا لێت خۆش دەبێت
بەڵێ بینێرانی خۆشەویست ئەوەی بیستی بوون ئەمە ڕابوو چوونی هاوڵاتیانی خەزای بەردەڕەش بوو لە سەتەوەرەکەی ئەم بڵۆکەمان سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارم جەلال گۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە تا بەرنامەیەکی دیکە و تا تەوەرێکی دیکە ڕێزی خۆشەویستی من قوبوڵ بکەن بەخوای گەورەتان دەسپێرە خواتان لەگەڵ